ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی لە ئەولەوێتی کارمان بوژانەوەی هەڵەبجەیە، ئابووری هەڵەبجەیە و سنووری پارێزگای هەڵەبجەیە. لە ئێستادا کارمان جدی دەکەین لەسەرکردنەوەی مەرجی سازان خۆ بۆ کۆکردنەوەی هەماهەنگی و پشتیوانی سەردانی ئەمڕۆ سەردانی برانی بەڕێزمان لە کۆمەڵی ئیسلامی کرد وەکو لایەنێکی کاریگەر وەتوانن خاوەن کاریگەری بن لەسەر لە سنووری پارێزگای هەڵەبجەدا بۆ ئەوەی لە توانایاندایە پشتگیریمان بکەن بۆەوەی ئێمە سەرکەوتومی لە هەوڵەکانماندا خۆشبەختانە و برایانش جگە لە کۆمەڵە تەوسەی باش کە پێشکەشیان کردین ئامادەی هەموو ئامادەیەکیانیشاندا بۆ پشتگیریکردنی ئەو پرۆژەیە کە ئێمە هەمانەویشکردنەوەی بازارچی سازانە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە. ئێمە ئەو کار و پرۆژانەی کە خستیانە ڕوو بە تایبەتی ئەو مەرجانە مەرجی سازان مەرجەکانی تر ئەمە بەڕاستی کارێک و پرۆژەیە کە جێی دڵخۆشی و جێی ئومێدە چونکە بەڕاستی هەڵەبجە یەکێکە لەو شوێنانەی کە ئەگەر بێت و ئەو پرۆژانە سەر بگرێت ئاوادانێکی زۆر بەخۆیەوە بینێت و خێر و بێرێکی باش بۆ شارەکە و بۆ خەڵکی ئەم دەڤەرە فراهەم دەبێت و ئومێد دەکەین کە هەڵەبجە کە بەڕێزیان وەکو یەکەم دەست بەکاربوونیان وەکو ژووری بازرگانی هەڵەبجە کە ئەم پرۆژانیان هەیە پرۆژەیەکی چاک و ناوازەیە بەڕاستی و ئومێد دەکەین ئەو لایەنانەی کە ئەم پرۆژانیان بۆ خراوەتە ڕوو و خراوەتە بەردەستیان ئومێد دەکەین چاوێکیان لە هەڵەبجە بێت چونکە هەڵەبجە شارێکی مەزلومە و شارێکە ڕەمزی ناسنامەیە و شارێکە خاوەنی سنوورێکی فراوانە لەگەڵ وڵاتێکی دراوسێ جمهوری ئیسلامی ئێران بەڕاستی لەبەرەوە ئەبێت لایەنی پەیوەندیداریش لایەنێکی خەمخۆر بێت بەدەم داوای بەڕێزیانەوە بێت کە بەڕاستیەمان جهد و هەوڵ و چالاکیان هەیە پرۆژەی باشیان هەیە پرۆژەکانیان جێی دەستخۆشیە